سوپای عێراق دەچێتە سەر ماڵەکانی گوندی تۆپزاوای باشووری کەرکووک و داوای هۆڵ و قاعەکانی ئەنفال دەکات و بڕیارە بیکاتە سەربازگە. مام ئەحمەد سلێمان دانیشتووی گوندی تۆپزاوایە. ماوەی 20 ساڵە هاتوۆتەوە تۆپزاوا و ئەو زەویانە بە مڵکی خۆی دەزانێت کە هۆڵەکانی لەسەر دروست کراوە. وەک خۆی دەڵێت بە هێزەکەی وتووە چۆن دەکرێت هێزی سەربازی لە ناو ماڵان نیشتەجێ بکرێ. دوێنێ هاتن ئێرانە ئەوەڵ کە ڕست سەڵامیان کرد و سەلامەکەیان سندمەوە وتێ بینە جیرانتان لێرا بینە جیرانتان بۆ زەرێنمان بۆتان نابێ. وتم غاکە ئەمە عەسکەری نەناو ملەت چۆنێ بێ نەناو ئاوا ئێمە شەوە ڕۆین عەسر دەرەچین بەیانی دەرەچین شەو دێینەوە عەسکەریە بێنە ناو ئاوایی نابێتن. وتی وەڵای ئێمە زەرێنمان بۆتان نابێ دێینە ئێرانە زەرێنمان بۆتان نابێ. دانیشتوانی گوندەکە گرت بوونەتەوە دژ بەو بڕیارە و دەڵێن ئەمە هەوڵی تەعریبێکی دیکەیە لە گوندەکەیان دەدرێت. یەکەم جار بەخێبێن ئەم جێسەڵە بۆ یەکەم جار نییە جێچەڵ بە ئەم شوێنە ئەکەن بەم گوندە ئەکەن بە نەتەوەی کورد ئەکەن. ئەمە لەوەتی هاتن 2023 ڕەنگ بێمە دەیەم کارت سەرباز دێ سەربازگە دێ لێکەن ئێرە بە سەربازگە ئێرە خۆی شوێنی ئەنفال کراوەکانە. ئەو شوێنە دا ئێمە زۆر پیرۆزە شوێنی ئازار و ئەشکەنجەی نەتەوەی کوردە ڕەمزی ئەشکەنجە و نەتەوەی کوردە ئەبێ ئێم شوێنە بپارێزرێ شوێنێکی پیرۆز بکرێ بە مۆزەخانە ئەبێ لە هەموو شوێنەکانی دنیاوە بێن سێری ئێرە بکەن کورد چی لێکراوە لێرە. ئەمە منیەتی مەعسکەریان نییە نیازیانەوەی کورد لێرە نەیەڵن ئەنا بۆ ئەم هەموو عێراقا ئیلا ئێرەیان گرتوتەوە ڕۆژی عەرزەکانمان ڕۆژی مەعسکەر ڕۆژی نازنی نیازیان خراپە لەگە کوردە نیاز ئەم قاعەیە نییە یعنی ئەم عێراق ئەم دوو قاعەی تایە ئەوەیە نیازەکەیان ئێمە لەوە ئەترسین ئەمانە ئەوێنەی کورد لێرە نەیەڵن مەسەلە قاعە نییە. دانیشتوانی تۆپزاوانی گەرانن لەوەی بەرپرسانی کورد وەختێک لە کەرکووک دەسەڵاتیان هەبووە ئاوادانکردنەوەی ناوچەکەیان پێشگوێ خستووە کە بە ڕەمزی ئەنفال و جینۆسایدی کووردا دەنرێت. پێشیان وایە ئەم ڕووداوانەی ئێستا بەرەنجامی بێخەمی دەسەڵاتی کووردە. دەسەڵاتی کوردی کەم تەرخەمن بێباکن بەرامبەر بە هەموو نەتەوەی کورد بەرامبەر بە ئەنفال بەرامبەر بە چیمیا باران بەرامبەر بە ڕووخانی 4000 گوند بەرامبەر بە هەموو شتێک بەرامبەر بە نەتەوەتەکەیان کەم تەرخەمن و بێباکن. معقولە لێرە 182,000 کورد ئەنفال کراون ئێرە وەکو یەکەمین وێزگەیان بووە. ئەمە شتێکی مێژوویە ملەتێک جینۆساید کراوە لێرە چۆن نەکرێ ئێرە جارێکتر بگرێتەوە سەربازگا. ئایا بۆ دەسەڵاتی کوردی بیریان لەوە نەکردەوە ئێرە بیکەنە مۆزەخانەیەکی مۆدێرین شایستە بە خوێنی 182,000 ئەنفال کۆکردنەوەی هەموو پاشماوە و ئاسەواری ئەو ئەنفالانە لێرە وەکو پیشانی بدەین بە هەموو جیهان وەکو بەڵگەیەکی حاشا هەڵنەگێر ئەلەم شوێنە قەتڵ و عام کراوە کۆمەڵکوژی نەتەوەیە کراوە. ئەمە سێم جارە سوپای عێراق دێنە گوندەکە و داوای ئەو هۆڵانە دەکەن تا سەربازگەی لەسەر دروست بکەن بەڵام وەک خەڵکی تۆپزاوا دەڵێن ڕێگە نادەن ئەو هەوڵانە سەر بگرێت. سەردەمانێکم قاعانە جێگەی کۆکردنەوەی ئەنفالکراوان بوو لێرە چارەنووسیان یەکلایی ئەکرایەوە. بڕیار بوو لە ماوەی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان مۆنۆمێت لەم ناوچەیە دروست بکات و ئەم قاعانە وەکو ڕەمزی ئەنفال بهێڵێتەوە. بەڵام وەکو خەڵکی تۆپزاوا ئاڵێن کەم تەرخەمەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وای کردووە ئەم ناوچەیە ئێستا لە ژێر مەترسی بێت و جارێکی دیکە سوپای عێراقی داگیری بکاتەوە و ئەو ڕەمزەش نەهێڵێت کە لە ماوەی ڕابردوودا ڕەمزی جینۆسایدی میلەتی کورد بوو لەم ناوچەیە. چیانوری کەناڵی پەیام گوندی تۆپزاوا.